بەڵێ لەم تۆرەدا ئاماژە بە هەنگلایدەرەکەین بابزانین هەنگلایدەر خۆی چییە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی و پڕبایەخە بۆ گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک مستەفا تەها یاریزانی پەڕەگلایدەر بەخێر بێ کاک مستەفا. پێش هەموو شتێ ناوی پەڕەگلایدەرە یاریەکەمان. پەڕەگلایدەر لە دوو شەوە هاتووە لە پەڕە زایدەن گلایدەر پەڕە لە پەڕەشوتەوە هاتووە گلایدەر واتە خزین لە هەوادا بۆ نمونە ئەگەر پەڕەشوتێک تۆ لە هەلیکۆپتەرە خۆت هەڵیتە خوارەوە پەڕەشتەکە 1 مەتر بڕۆ 6 مەترێتە خوارەوە بەڵام پەڕەگلایدەر 6 مەتر ڕاتە پێشەوە مەترێکێتە خوارەوە. باش ئەی پەڕەگلایدەر لە هەرمی کوردستان تا چەند بایەخی پێدراوە؟ سپاس بەخوا کە زۆر بایەخی پێدراوە و ڕۆژ بە ڕۆژ یاریزان زۆر بێ. باشە لەکەیەوە ئەم یاریە هاتووە کوردستان؟ ئەم یاریە پێشەکی کاک جەبار کە دانیشتووی وڵاتی سویدا 2005 بە پەرەماتۆری کردووە لە شاری سلێمانیەوە و بینراوە دوای ئەوە یەکەم ینی سلێمانی بۆ ینی فڕۆکانی سلێمانی لە 2009 دەستی پێ کردووە. من لە 2013 ڕاستەکەی چۆن بوو دەستە پێ کرد ئەو خولیا و چۆن بۆ دروست بوو؟ خولایەکی مناڵیمە بەڕاستی ینی بەلامەوە ئاسمان وەرزەشی ئاسمانی شتێکە کە باز ناکرێت کە هەر بە مناڵی ئەو خولیایم هەیە. پێش هەموو شتە لایانی سلێمانیەوە فێربووم زۆر سپاسیانەکەم دوای ئەوە چوومەیانی گۆیژەوە کە دەوری یاریزان ئەبینی و ڕاهێنەرش بووم لێەوە سپاس بەخواست یاریزانی زۆرم پێگەیان و ئەستا جێگای شانازین هەمویان یەک لە یەک باشترە. باشە کاک مستەفا ئێمە بەمە بڵین سەرکێشی یا پێ بڵین وەرزش؟ وەڵی وەرزش چونکە ئەم یاریە لە پاسکیل سواری سەلامەترە ئەگەر تەکنیک بەکاربێنی. بەڵێ تەکنیک بەکاربێنی زۆر سەلامەترە لە هەوایەکی زۆر مەفرە لە هەوایەکی نۆرماڵا بفرە لە هەوایەکی خۆشە بفرە تۆ بۆ پاڵانی تیشمان هەیە ئێمە لە هەمان کاتە خەڵک متعی لێبینێ نەکسێم جازەوە کات و بکاتە خوارەوە. کاتە کاک مستەفا و تەکنیکی تۆ باسیەکەی تەنها پەیوەندی بە ڕەوشی کەش و هەوا هەیە یاخود تەکنیکی تریش هەیەی لە پەڕەگلایدەرکە ئەنجام بدرێ؟ طبعا تەکنیکی پەڕەگلایدەرشمان هەیە ڕۆژانە یعنی ئەبێ ئەمە هەموو ڕۆژە ممارەسەمان هەبێت لەگەڵێ لە هەمان کاتە کەش و هەوا بۆ ئێمە دەرەجەیەکە یعنی پێش هەموو شتێک کەش و هەوایە یاریەکەمان بە کەش و هەوا ینی ڕوبەڕووی هەوا ئەفرین ڕوبەڕووی بە هەوا نەشرینەوە. ئەتە نابێت تیشکی خوار هەبێت یاخود جێیەکی کەمێک باراناوی بێ؟ نابێت بەڵام بۆ تیشکی خۆر هەوای تێرماڵینمان هەیە ئەم یاریەمان ئەبێ بە چەند شێوازێکەوە کڕۆس کانتری لەگەڵ کڕۆس کانتری ئەوە لێرە مەودایەکی زۆر ئەفرین بۆ نمونە لە سلێمانی و ئەفرین بۆ هەڵەبجە بەڵێ یعنی پاڵاوانێتەکان ئەڵەم پاڵاوانێتی پۆینتمان هەیە ئەوەی کە فڕین ئەەکەیت و یەی بۆ نیشتنەوە لە پۆینتەکەی لە هەمان کاتە ئاکرۆمان هەیە حرەکات خولانەوەی سپایرۆڵە تەقلەلیانە. باشە لە کوردستانە تا چەنە ئاگرنگی بەم پاڵاوانێتیانە دراوە کە تۆ ئێستا باسیەکەی تا چەنە ساڵانە چەنە پاڵاوانێتیەکان چەنە نایکەن؟ وەڵاهی هەموو ساڵێک ئەیکەن یعنی ئێمە هەڵبژاردەی عێراقمان هەیە من کاتی خۆی یاریزانی هەڵبژاردەی عێراقش بووم تقریبان 3 ساڵەمە پێش و وازم لێ هێنەها بەڵام یاریزانمان هەیە کە زۆر ئاستیان بەرزە و ئاستیان زۆر باشە لە ینی هەڵەبجە یانی سلێمانی ینی هەولێر و یانەکانی تر یەک لە یەک باشترن. بەڵێ مەترسیەکانی ئەم وەرزشە چی لە خۆ دەگرێت؟ مەترسیەکانی چین هیچ گیر و گرفتێک ڕوئات ئەوانەی کە ئەمە ئەنجامێت؟ معڕزین بە مشتیام یاریە بەڕاستی بەڵام یاریەکە وتم پێش هەموو شتێ زۆر سەلامەت ئەگەر تەکنیک بەکاربێنی لە هەمان ئەزموونی خۆتان تاکو ئێستا. بەڵێ ئەمە ینی بێزگە لەو پەڕەشتەی کە بەکارمان هێناوە پەڕەشوتێکی احتیاطشمان هەیە ئەگە خوا نەخواستە تووشی هەر گرفتارە بووین ئەتوانینەوە پەڕەشتەیە بکەینەوە. باشە خوا نەخواستە لە وێنەکاندا دەیبینین دوو کەسن بەیەکەوە لە چی کاتێکدا بە دوو کەسی دەیکەن لە چی کاتێکدا یەک کەسن؟ دوو نەفەری ئەبێ ئەزمونێکی زۆرە هەبێ بەڕاستی ینی بۆ نمونە تۆ ئەمڕۆیت فێری فڕین ئەبیت تقریبا بۆ 200 فڕین ئەبێ بکەیت دوای ئەوە بچیت خولی SIV ببینی لە وڵاتی تورکیا یعنی من ئێستا خودی خۆم تقریبا چۆتە 300 فڕین ئەنجە چوومەتە SIV بینی لە تورکیا لە ئۆلۆدەنیز خولەکە SIV بۆ نمونە پەڕەشوت داخی لێ لەسەر بەحرەکە لە هەمان کاتە خولە هەچی حرەکەی پەڕەشوت هەیە ئیکەیت و دوای ئەوە کە نەزاحەتی هێنە ئەنجە توانی هەنگایەکتر بنەی دوو نەفەری بکەیت. باشە ئەو بۆ هەردوو کەسەکە پێویستیان بۆ نە کەسێک یەکەم جاری بێ بەس حەز بکە ئەو ڕۆژە لەگەڵ ئێوەیە بفڕێ بۆ دوو نەفەری ئەڵێ ئەو کەسێک کە حەزەکە ئەستە بێت فڕینکە لەگەڵمانە. بەڵێ ئەو پۆشاکێک کە ئەی پۆشن تایبەتە بە پەڕەگلایدەر؟ تایبەتە بە پەڕەگلایدەر دەستکێش کڵاو پوت
پۆشاکەکە چۆن نایە مەستم قماشەکەیتی پۆرەکلایدینەکە قماشی پەڕۆشتەکە لە دوو وڵات دروست ئەکرێت لە فەڕەنسا لە کۆریای باشوور ئەو دوای ئەوەش تەوزیع ئەکرێت بە کۆمپانیەکانی تر بۆ دروستکردنی باشە ئەم کەرەستانی کە باسی کرد لە فەڕەنسا و لە کۆریای باشوور دروست دەکەن ئێوە لێەوە هاوردەکەن یاخود من ئەڵم بەس قماشەکەی بەڵام شتەکانی تر بۆ نمونە کەرستەکان بە کاملی لە کۆمپانیەکانی تر لە بریتانیا لە ئیسپانیا لە زۆر شوێن وەکیلیان هەیە لە کوردستان بەڵێ بۆ سەلامەتی لە پەڕەگلایدەر تو جۆرە سەلامەتێکی تر هەیە جگەل لە جۆری پەڕەشوتەکە و ئەو پۆشاکەی کە ئیپۆشن هیچی تر سەلامەتیتان لەگەڵ خۆتان بۆ ئامادە باشیەکەن ئامادەکاریکی بۆکەن ئەمە چۆنایە وتم پێش هەموو شتێ کەش و هەوایە هەواکە ئەگەر بێجگە لەمانە بێزگە لەمانە ئەوانی کە ئاماژەمان پێکرد بەڵام هەر شتێک کە ئەیکڕی لە بواری فڕینە ئینی پێوە بێ سەلامەتترین باڵایان سەلامەتترین پەڕەشوتە ئین ستاندارێکی عالەمیە هەر شتێک ئینی پێوە نەبێ مجازەفە باشە ئێوە زیاتر ئەم فڕینانە لە چی شوێنێکی بەتابەتی شاری سلێمانیدا ئەنجام دەدەن دواتر سەختترین شوێن کوێ تا ئێستا فڕینتان تێدا ئەنجامات هەموو شاخەکانی کوردستانمان کردووە شاخی دووکان شاخی ساراس گۆیژال شاخی سەفین لە هەولێر شاخی کۆڕک هەمیمان ئەنجامیان لە خاوەزێ سەختترین شوێنیاکێ بۆ وەڵی بەرزترین مەبەستە شوێنێک سەخت بوو بێ بۆ منە گرفتان بۆ دروست بوو بێت یا بڵین بەشترین شوێنێک بوو بێت تا ئێستا ئەنجام شاخی کۆڕک بوو ئێوە گرفتانە چی بوو لە شاخی کۆڕک منوکو خودی خۆم تووشی نەبووم بەڵام برادری خۆم تووشی بووە فڕینی کردبوو تووشی هەوایەکی زۆر بووە لە چواری عەسرەوە فڕینیان کردبوو 8:09 شەو باشەوە پرسیارێک دروست بوو لەویا درێژترین ماوەی فڕین ئەنجامی بەن چەنە تا چەندێک دەتوانن من پێش هەموو شتێ وتم یاریەکەمان کرۆس کانتریمان هەیە مەودا بڕین لێ سلێمانیەوە بۆ هەڵەبجەمیان کاپتن محەممەد جامچی لێرەوە ڕێسڵام هەیە بۆی یاریزان و ڕاهێنەری یانی هەولێرە توانی لە شاخی سەفینەوە بفرێت توازام هەتا نزیکی هەڵەبجەیان هەڵەبجە یعنی ڕیکۆردیشکان لەگەڵ یانی سلێمانی و یانی هەڵەبجە یەک لە یەک باشترین بۆ ئەو بابەتە بەڵێ ئەمە بزانم خاستی خەڵک چۆنە بۆ ئەم وەرزە لە ئێستا بە بەراورد بە ڕابرد و خواست دیارترە لەسەری خواستی زۆ زیاتر لەسەر ینی ڕۆژانە ئەمە پەیوەندیمان بۆیەت کە بیان فرێنین لە هەمان کاتە ئێستا فێربوونە کاتی ئەمازان کەفرین لێ ئامادە خەڵک ئێستا ئەم ڕۆژم ئایا تر لە سەعاسەوە بەرناکە شوێنی فرینەکە فرینەکەتان لەکوێ چۆن پەیوەندیتان پێوەکەن چۆن ئەمە شوێنەکەمان لە شاخی گۆیژە پەیوەندی ینی کابینەیەک دانراوە زۆر سپاس بۆ کاک ڕزگار کە مارکێتی قاوەخانەیەکی داناوە لێ ئەتوانین ناوی خۆیان بنووسن و پەیوەندیمان پێوە بکەن لە شاخی گۆیژە بەڵێ هەموو کەس ئەتوانێت ئەم وەرزە ئەنجامدات ئەوانەی کە پێش ئەوە ئاگادارتان بکەنەوە بڵێ ئەمن نەخۆشیی درێژخانم لەگەڵا یان شتێک هەموو کەسێک ئەتوانێت ئەنجام فۆبیای لە بەرزایی هەبێت فۆبیاکە ئەوە حەل ئەبێت چونکە ئێمە کە بۆ نمونە کەسێک بێفەر بێت تەمرین سا عەرزی هەت دوای تەمرین سا عەرزی تەمرینێکی تەپۆڵکە دوایەوە بۆی بەرزەکەینەوە ئەبێ بە گردێکی تۆزە گەورە و دوای ئەوە ئەنجای بین بۆ شاخ یعنی لەوانەیە 5 مان 4 مان 6 مانی بێت ئەوە یەکسەر لە تەمرین نەخۆشیان لەگەڵا بێت نەخۆشی درێژخان ناوەڵە بە هیچ شێوەیەک ناتوانن ئەتوان سەرکەون لەگەمانە بەڵام ناتوانن خۆیان فێرکەن لەبەر ئەوی خوا نەخواسە ڕۆژە لە ڕۆژان بفرێت و تووشی هەر حاڵەت ئەبێت بورانەوەیەک یاخود شتێک باشە بۆ نمونە کەسێک بێت ببێت بە یاریزانێک لە وەرزشەدا پێویستی بە چنێکە تاکو بتوانێت ئامادەی فڕین بێت ئەکەوێتەوە سەر توانای کەسەکە یاخود ئەکەوێتە سەر ماوەیەکی دیاریکراوکە ئێوە بۆی دیاریەکەن نانە ئەکەوێتە سەر توانای کەسەکە و لەگەڵ کەش و هەوا لەگەڵ غیرەتی ئەو کەسە بەدەست ئێمە نیە بۆ نمونە فێرکردن ئەو تەکنیکانێکی ئێوە باسی دەکەن بەڵێ شێوازی فڕینەکە ئەمە چنێکی ئەو تاکو یاریزانێک ئامادە بێت بتوانێت بەتەنیا خۆی بفڕێت ئەو تەکنیکانە تۆزە پێچێت چکە هەر یاریزانێکی سەرەتایەکەیت نایزانێت لە ئێستا من یاریزانم هەبووە بە یعنی ساڵێک و 4 مان لەگەڵیان بوو ساڵێک و 4 مان یاریزانم هەبووە بەخوا بەمانێک لە تاوی کرد بوو هەموو شتەکان یعنی کەسەکە دەورە بینێ لەگەڵ کەش و هەوا پێش هەموو شتێک بێجگە لە یاریزان بۆ نەکەسێکی ئاسایی بڵێ من ئەمە بەتەنیان بفڕام ئەمە ئەگونجێت بە هیچ شێوەیەک نابێت بە هیچ شێوەیەک نابێت چکە خولێکی ینی هیچ خولێکی نەبینیوە هیچ تەکنیکە نازانێت ئەکرێت من تۆ بیتە شاخی گۆیژە و
بوو بەستم و ڕێک بوو فرێنم و هیچ نەزانین دیاڵا چۆنی داخوا باشە هەر لەسەر هانە من پرسیاری خانمانم لا دروست بووم خانمان تا چنە خولێ ئەنجامدانی ئەم یاریانێ هەروە فێربوونی وەرزشەکە تاکو بووەکو جەنابە ببن بە یاریزانێک یاریزانی باشی تایە ئافرەت یعنی لە نی سلێمانی وازانم دوو ئافرەتی تایە ناوکانیان نازانم بەڵام یاریزانێکی زۆر باشم لە هەمان کاتە کەسێکی خۆشم هەر ماڵە کچی پورم یاریزان بوو ئەوەش ماوەیە بوو تروازیانە بەڵێ کاک مستەفا هەموو تەمەنێک ئەتوانێت ئەمەشە ئەنجامدات یان منداڵ ئەتوانێت منداڵ لە 6 ساڵیەوە بەرەوسەرەوە ئەتوانێت بەڵێ لە 6 ساڵیەوە لە 6 ساڵیەوە من لەسەر مناڵێکی 5 ساڵانم فڕان ئەو لە شاخی خوڕماڵ لێ فڕیدە پێگەر کاک ئیرۆس باشە دروستکردنی کلیپتان هەیە ئێوە بۆ نمونە کەسەکە حەز بکات فڕینەکەی بە شێوازی کلیپە لە لای بمێنێتەوانێ زۆرمان هەمە بەڵێ بەکلیپ من حەزەکەم باسیەکی خۆتم بۆ بکەیت لە ناو یارەکەدا بینە سەر کەسەتی تایبەتی خۆت خولیا و چۆنە بۆ ئەم یاریە ڕۆژانە چەندێک ڕاهێنان دەکەیت ئێستش بەرداوامی لە ڕاهێنان زۆر باشە من هەموو ڕۆژانەی من خوێندکاری کۆلێژی پەروەردەی سلێمانیم دوای داوام ڕێکم بۆ ساحەی پەڕۆشتەکە خەریکی وەرزشەکەی خۆم بم تەمرینەکەم هەتاکو نزیکی سەعات چوار خەریکی فڕی نەبین هەتاکو نزیکی 6 ئەوە هەموو ڕۆژێ ینی ئیشی خۆمانە هەوای لاتوە لە هەمان کاتەوە ماوەیەکی کەمە دانیشتم بۆ ئیستراحەتی خۆم تقریبان دوومانێکە ئینشاڵڵا ئەم هەفتەی بێتەوە ئەگەڕێمەوە بە سپرایزێکی گەورە ئەگەڕێمەوە ئینشاءڵڵا باشە کاک مستەفا لە یاری وەرزشەکانی تردا لیاقا بێگومان ڕۆڵێکی گرنگی هەیە لایەوامە هیچ تەئسیراتێکی هیچ کاریگەریەکیە لەسەر ئەنجامدانی وەرزشەکەتان وەڵڵاهی لیاقە پێویستە بەڵێ لە وەرزشەکەی ئەمە بۆ فێربوون یعنی ئەگەر لیاقەشی نەبێت لیاقەی بۆ دروستەکەین ئەوە نە هیلاژیەکەین باشە چۆن ینی چۆن ئێوە پێویستان بە لیاقە چۆن فۆلۆردمان هەیە تەمرینی فۆلۆرد باڵەکە لە دوایە بە خۆی سەری پێشەوەکە هەوا ڕوبەڕوویەت ڕاکردنێکی سەمەترا ڕۆ بۆی پەڕۆشتەکە هەستێت ئەگەر هەوا سفر بە لای کیلۆمەترە بەڕاکردن ئەتوانێت هەوایە بە خۆی دروست کات و بفرێت بەڵێ تەمەنمان ئاماژە پێ کرد لە تەمەنی 6 ساڵیەوە ئەتوانێت ئەی کێشی لەش دیاریکراوە بۆ ئەنجامدانی پەراگلایدەر کێشەکان وەزن مەبەست بەڵێ بێگومان یعنی تۆ سە بۆ نمونە ئەگەر وەزنە 80 بە ئەبێت تۆ پەڕۆشتێکی 7 بۆنەوە بکرێت بێت تۆ لە ناو ڕاستاوی لە ڕازەکەوی باشە هەر لەسەر پەڕەشوتەکە تەنها پشت بە کەش و هەوا دەبەستێ بۆ ئەوی بفرێ یاخۆ شتێکی تری لە دەبەسترە بۆ من ئەگەر کەشوها گەشتنە شوێنێک کەشواوەکە گونجاو نەبوو لەو کاتەدا چی دەکەن نشینەوەتان چۆنە؟ من پێم وتی ئیشەکمان باز بە هەوایە بێزگە لە پەراگلایدینگ پەراماتۆرشمان هەیە ئەوی کە ماتۆرەکەی پێوەیە لە دووە من خۆم بەکارم لێنەوە ڕاستی لەگەڵتا ئەو ماتۆرە هەم ڕوبەڕووی هەوا ئەفری بەڵام لەسەر شاق نافری لەسەر ئەرزافری ئەن چۆنکو هەلیکۆپتەرێک ئەفرێت لە شوێنێک ئەمە ژوایە جیازەکانی نێوان ئەم دوانە چیە تەنها ئەوەی ئەم لەسەر شاخە ئەم لەسەر ئەرزە لە هەموو شوێنەکەتوانە بفرە بەڵام هەوای هەوێت تۆزە ئەمی شار بێ دوو نەفەری بێ یەک نەفەریشی هەیە من دوو نەفەریشی هەیە باشە بۆ نە تۆ یاریزانی پەراگلایدەری دەتوانی جۆرێکی تر فڕین ئەنجام بدەیت بۆ نمونە سکای دایڤینگ حەزم لێتی و ئینشاءڵڵا پێش دەزێتم سپرایزەکەیە سپرایزەکەمان ئاشکراکەم باش لەگەڵ شوێنێک لە جنوبەی کەم لەک لێرە لە بەغاوە تەمام لەگەڵ کاپتنێ باناوینێنین باشە خواست هەبۆ بۆ من لەسەر سکای دایڤینگ بهێنرێتە کوردستان خەڵک داوای ئەکات یاخود تۆ ئێستا بۆ نمونە یاری پەراگلایدەرەکەیت پێویستە بەڕاهێنانی تایبەتیە بۆ ئەوی بتوانانی لە سکای دایڤینگ دیسانەوە بەشداری خۆ هەڵدەیت بەڵێ زۆر هەوڵمان ناوە کە لە سلێمانی ببێت سکای دایڤینگ بەڵام زۆر بەداخەوە دابێت و خەڵک زۆر حەزی لێ زیاتر لە پەراگلایدینگەکە بەڵام شوێنێکمان نییە کە بۆ سکای دایڤینگ ببێت ئەوەیە کێشەکەمان ئێستا لە جنوب هەیە لە جنوب تازە کراوەوە خەڵکی سلێمانیش ئەوتانی و دەوردە خەریکە فێرە بن بۆیە زۆر لە قسەکانتە ئاماژە بۆ کرد کە لە دوای نیۆڕۆیە ئەنجامیان ڕاهێنانەکانتان لە سێی نیۆڕۆ دوای نیۆڕۆ بە یاخود 4 بێ بۆچی ئەم کاتتان هەڵبژاردووە ئەو کاتە فێنەکە لە هاوینانە دوای 4 5 4 ئەو کاتانە چونکە ئێمە هەوای گەرمە بۆ ئێمە بەکەڵک نایە بەس بە ئەو کەسانە ینی بەکەڵیت ئەوانی کە کرۆس کانتریەکەن کە مەودایەکی زۆر ئەبرن لە سلێمانیەوە بۆ شوێنێکی تر ئەوەیە کێشە لە قسەکانە هەموو ئاماژوو بەوە کردووە کام کەش و هەوا
گرنگترین ئیشی حاڵە ئێمە- لە لای ئێوە ڕەحمەت باشە ئێستا شوتە کەشوهەوای گەرم زۆر گونجاو نییە بۆ ئێوە بۆ ئێمە بەڵێ. باشە کەشوهەوا گونجاوەکەی ئێوە چیە لە چی وەرزێکتا زیاتر ئێوە ئەم یاری ئەنجام دەدەن لە چی وەرزێکدا ناتوانن ڕۆژانە بەخواستی خۆتان بەدڵی خۆتان ئەم یاریان بەهاران لەگەڵ زستانان وەکو لای خودی خۆم خۆشتنی وەرزە بۆ فرینەکەمان چونکە ئاڕاستی هەوا یەک ئاڕاستەیە یعنی ئەو نیە وەکو هاوین بگۆڕێت تۆزێک کات و دوای زیایکە هەواگە هاوینمان ئەو کێشەیەمان هەیە هەوای گەستی پیاڵنگ هەوای گەرمی شارمان بۆیێت بۆیە چاوەڕوان نەبین لە هاوینە تا نزیکی سەعات 5 تاکو و وردە وردە فێنێکی ئەگاتەوە ئەو یە کێشەکەی ئێمە بەڵێ کاک مستەفا بەپەی ئەزمونێ تاکو ئێستا هیچ کات هەبووە بۆ نمونە ئەنجامدەن ئەم وەرزشە و یەکسەر ڕاستەخۆ بنیشتنەوە هەستان بە شتێک کردبیان ئەو کەسی لەگەڵتانە فۆبیایەکی هەبوێت تووشمان بەڵە زۆ تووشیەوە بین ئەوە زۆ شتێکی ئاسایی باش لا شوێنتانەوە ئەنیشتنەوە یاخود شوێنێکی محدودی خۆمان هەیە شوێنێکی تایبەتی خۆمان هەیە بەڵام ئەشتوانی شو لە شوێنێک ترش بنیشیتەوە ئەگەر لەسەر بینی شوێنێکی دەشتایی یاخود ڕێکات هەمس لێ بنیشتەوە بەس دەشتایی بێت دیاریکراو بێ دیاریکراوە شوێنێکی دیاریکراوە نەکرد دەشتایی ینی شوێنێکی ڕێک بە نەتەلبان بە نەشتێت توانی بسی بنیشیتەوە بەڵێ باشە دەپرسم هەر لەسەر یەمە سەر وەرزەکەم تۆ خۆوتێ حەزم لە بەهاران و زستانان زیاتر باشە خەڵکی بۆ نمونە ئەو کەسانی کەیان لەگەڵ ئێوەدا پەرەگلایدەر ئەنجام دەدەن زیاتر لە وەرزی هاویندا دێن لە بەهاردا لە چ وەرزێکتە ئەوان بە گونجاوێزان لاوانێت لای کوردی خۆمان بۆ نمونە زستانە ئەڵێن وڵات ساردە هاوینانیش گەرمە وڵا ڕاست لە بەهارانە زۆر یعنی لۆدمان لەسرە باڕازبین لە هەمان کاتە لە هاوینانە وای لێ هاتووە خەڵکی بەغا زۆریان بۆ ئێرە ئەوەمان هەیە و لە زستاناشە یعنی احتیاجیە ئافرەتان وەکو ئەوەی ئەم یاری ئەنجامدەن یاخود پیاوان زیاترن ڕۆژەی کامیان زیاترە تاکو ئێستا بۆ یعنی بۆ یاریزان تاقیکردنەوە تاقیکردنەوە بۆ تاقنەکە وڵا ئافرەت ئافرەت زیاتر یارەوەڵا باش ئافرەتانی بێ ئێسمان هەیە بەڵێ ماشەڵڵا باشە لەسەرەوەی کەوتێ هەندێک جار لە عێراقا و بوون لە ناوچەکانی بەغا و ناوەتی عێراقەوەیان بەڵە جنوبیان بۆ ئەنجامدانی ئەم یاری هەبوو بوون لە شوێنی ترەوە گەشتیاری تری دەرەوەی وڵات بێ خواستی هەبێ لەگەڵ ئێوەی ئەم یاری ئەنجام بدات یاخود شتێک دەرەوەی وڵات یاریزان ساڵانە یاریزانی دەرەوەی وڵات ئاهاتن بۆ ئێرە ئێستا بۆ نمونە پێش کۆڕۆناکە یاریزانێکی معتەرەف لە ئیسپانیاوە هاو بۆ ئێرە لەلایەن هاوڕێی ئازیزمان کاک شێخ سامان تاڵەبانی کە دانیشتووی هەولێرە هاتوو وەلای ئەو بۆ سەردان و دوای ئەوەش شێخ سامان هێنای بۆ ئێرە بۆ فڕین باشە پاڵەوانەتەکانتان لە ناوخۆی کوردستانە زیاتر یاخود لەگەڵ جنوب و هەروەها وڵاتانی دەرەوەش نانە ئێستا عێراقا و لە بەشداری پاڵاوانتی دەرەوەتان نەکردو بەشداری وڵا عەرەب بکراوە وڵاتانی عەرەب زۆر سپاس بۆ کاتن محەممەد جامچی و کاگ هۆنەر و کاگ سەیوان و چەند یاریزانێکی تر دیسانە لە بەخاڵمانە نایەتە مێشکم ئەوان توانین بچن بۆ ئەو پاڵاوانێتیە و ئاستێکی زۆر باش بێنن بەڵێ لێرە ئەگەر بتێ کۆتا قسە و کۆتا پامە بگەێنی کۆتام قسەم هیوادارم هەمووی باش بن یاریزانەکان و تووشی هیچ گرفتارە نەبن و هەمووی ساف سەلامەت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بە کاک مستەفا تەها یاریزانی پەرەگلایدەر سپاس بۆی ئامادەبووی خۆشەویستان چانێکی کورت و منوهانە لەگەڵتان بەردەوام ببین